پێشمەرگەی بردەوە وەرکی خۆی بۆ یاریگەڕانەوە ئاسان کرد. لەسەر یاریگای فەرماندەیی یاری چوونی قۆناغی هەشتی خولی خوار 21 ساڵانی عێراق بەڕێوەچوو یانەی پێشمەرگە میوانداری لایەنەی دهۆک کرد لە دێربی کوردستاندا. لا نیوەی یەکەمدا ئاستی هەردوو یانەکە وەک پێویست دەرنەکەوت و ئەو نیوەیە بەبێ هەژانی تۆڕی گۆڵی یەکدی کۆتایی هات. لا سەرەتاکانی نیوەی دووەمیشدا ئاستی هەردوو یانەکە جارێکی دیکە وەک پێویست دەرنەکەوت و کەمترین فشاریان کردە سەر گۆڵی یەکدی تاکو ئەوەی ناوبژیوان بەهۆی لێدانێکی لە یاریزانێکی دهۆک پەیوەستی لە یانەی پێشمەرگە بە کارتی سوور کردە دەرەوە. هەرچەندە دهۆک دەیویست سوود لەم کارتە سوورەی پێشمەرگە وەربگرێت، بەڵام بە پێچەوانەوە لە خولەکی 76 موسلیم سەباح گۆڵ یەکەم و پێشکەوتنی پێشمەرگەی تۆمار کرد. زۆری نەخایاند، 3 خولەک دواتر سەیفەدین دخیل ئەنجامەکەی بۆ یانی دهۆک یەکسان کردەوە. زەردپۆشەکان بەم گۆڵەش نەوەستان لە خولەکی 90 ئەرکان عەبدولخالق گۆڵی دووەم و پێشکەوتنی دهۆکی زیاد کرد. لە کۆتا خولەکەکانی یاریەکە دهۆک هێندەی دیکە ئەرکی پێشمەرگەی قورستر کرد کاتێک سەیفەدین دخیل گۆڵی سێمیشی نووسیەوە. سەرنجام یانەی دهۆک یاری چوونی 3-1 لەسەر یاریگای فەرماندەیی لایەنەی پێشمەرگە بردەوە. الحەمدولیلا شکر یاریەکەی 20 دقیقەی کۆتایی زۆر باش بوون لە تەڕدەکەی وانە الحەمدولیلا بەشی استیفادەی جبینەوە شاسی گۆڵا بکەنەوە و 9 دقیقە ماوەیش چ خلاص نەبیە تەنێ 5 سادی خلاص گیرە لە دووکی شڵا دەربازە بن لە قۆناغی کۆتایی. ئێمە گۆڵێکمان کرد سەرەتا، بەڵام تەڕتەکەمان وای کرد دهۆک زاڵتر بێ بەسەر ئێمە بگەڕێنەوە بە شێوەیەکی باشتر. ئەگەر هەموو یاریکسەری مەسەبەکەمان کەن دوو یاریزان سی یاریزانیتە یاریزانێکە گەڕێتەوە دو یاریزان سی یاریزانمان هینە من ناتوانین یاریکەن یاری داهات زۆر سێریعی لە بێیاریزانیە باوەڕم پێکە هەتا ئەم ئێستا کە هاتوین زۆر باش هاتوین، بەڵام هێشتا نەتیجەماوە یاری ماوە. ئیشاڵڵا هەموو هەوڵێکی خۆمانی لە دهۆک کاپتوانی بگەڕێنەوە. ڕاست بەخۆی گەورە یاریێکی باشمان کرد. ئێمە بەهۆی زۆر یاریەکانەوە و بەهۆی زوو یاریەکان 3 ڕۆژاری یاریەکرێ ئێستا بەمان زۆرە بێ بەهۆی کارتەکەونەوە یارزان بەشدار نابن. ئەوە کارە بە هیوای نەبووینەوە دەقەماوە ئینشەڵڵا لە دهۆک حەقیقینەوە. بڕیاریشە هەفتەی داهاتوو یاری گەڕانەوە لە سەر یاریگای دهۆک جارێکی دیکە ئەنجام بدرێتەوە و ئەرکی دهۆک تا ڕادەیەک لە پێشمەرگە ئاسانترا بۆ گەیشتن بە یاری پێشکۆتایی خولی خوار 21 ساڵانی یانەکانی عێراق. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.